غيب إما ونمان لسر إيماني بيبينين وغيبيش للآن الله سبحانه وتعالى للآن إنسان كان وبعقل نازان ريو نابسره بويا أوا قولترين تايبت مندي أهل سنة وجماعتك هرشتك الله سبحانه وتعالى لغيب بوي باسكر دبين لسر باسكر نكي أو أوستين وزيادة النار بو نمونا كباسي إيمان هێنان بەخۆی بۆ کردوین تۆ بە ئیمان بێنی پێی و ئیمان بێنی بە ناوەکانی بە سیفاتەکانی بە ئەفعالەکانی ئەمە هەمووی غەیبە بەنسبەت ئێمەوە چۆن بۆی باس کردوین لەوە تەجاوز ناکەین یعنی چۆن فەرموویەتی ئیمان بێن بە من ئێمە ناچین بزانین خۆی چۆنە لە چیەوە هاتووە ئەمە غەیبە ئێمە بێ لەسەرەوە بوەستین و ئیمانی پێبێنین کە باسی سیفەتی بڵندی خۆیەکە و لەسەر عەرشبوونی خۆیەکە ئێمە ناچینە ناو چۆنیەتیەکەیەوە ناڵێن پێش عەرش لەکوێ بووە پێی نەوتوین باشە و ناچین بە عەقڵی خۆمان لێکدانەوەی بۆ بکەین بڵێن ئەگەر پێویستی بە عەرش بێت کەواتەوە مەخلووقە مەخلووق پێویستی بە عەرشە ئەڵڵا وەکو مەخلووق نییە تا پێویستی بە عەرش بێ ئەگەنجێ عەرشی شێ بێ پێویستیش پێی نەبێ عەرش پێویستی بۆ بێ بۆیە ئێمە ناچینە ناو ئەم بابەتانەوە بە عەقڵ شیکاری بۆ بکەین و لێکی بینەوە خەڵکێک کە ئەیەوێ بە عەقڵ بڕوا چۆنیەتی ئەڵڵا شارەزا بێ بە کافریەتەوە ئینکاریەکە هەڵە بوونی نییە خەڵکێک کە بە عەقڵ ئەڕوا چۆنیەتی سیفاتەکانی بزانێ ناوەکانی بزانێ دێتەوە ئینکاریەکە کافرە بێ ئەوەی کە ئەڵڵا سوبحانەهو وتەعالا خۆی پێناساندووە ڕەتیەکاتەوە کافرە بێ بۆیە ئەمە گەورەترین تایبەتمەندی ئەهلی سونەت و جەماعەتە لەسەر دەقەکانەوە ستن کە باسی غەیبیاتیان بۆکە و ناچنە ناوی کە ئەڵڵا سوبحانەهو وتەعالا پێت ئەڵێ من کردارێکمێ ڕەسوڵ الله صلی الله علیه و سلم فەرمێ هەموو شەوێک لە سەیەکا دابەزێ ئەم کردارەی هەیە ئێمە ناچین بڵێن چۆنە وە چۆن نییە ئەنجا دوای بینەوە بڵێن کەواتە ڕەحمەکەیەتی دابەزێ خۆی ئەڵێ یەنزیل ڕەبوکم ئەڵڵا خۆی دابەزێ پەروەردگارتان دابەزێ ئەم عەقڵ بردنەوە ناو غەیبەوە ئەو کارەساتی لێکەوێتەوە کام ڕۆی بین بە چاوی خۆتان خەڵکانێکی زۆر هەر یەکە و تەفسیراتێکی بۆ کا هەر یەکە و شتێک یەکێ ئەڵێ عیلمی دابەزێ ئەڵێ ڕەحمی دابەزێ یەکێک ئەڵێ مەغفیرەتی دابەزێ ئەوانە سیفەتانێکی تری جیاوازن سیفەتی ڕەحم سیفەتی عیلم سیفەتی مەغفیرە دەمانەش هاتوون سیرەکەی بە هەمان شێوە ئەڵڵا سوبحانەهو وتەعالا باسی ئیمان هێنان بە مەلایکەتەکانی کردو بۆمان هۆش لەسەر دەقەکانەوە وەستین ناچین بۆ کۆمەڵێ تایبەتمەندی مەلایکە و کۆمەڵێ بابەت شیکاری بۆ بکەین بۆ نمونە بە عەقڵ بیر بکەینەوە بڵێن مەلەکل مەوت چۆن ئەتوانێت لە یەک کاتە ڕۆحی هەزاران کەس بکێشێ غەیبە ئەتوانێ و تەواو چۆن لە یەک کاتە ئەتوانێت دوو کەس بەیەکەوە بمرن یەکیان لە ئەمریکا بێ و یەکیان لە سین بێ ئەم سەرۆسەری دنیا چۆن فریاکەوێ من ناچین وا بڵێ غەیبە و تەواو خەڵکانێک عەقڵیە باتە ناو شتانەوە بە کافریەتەوە کافرە بێ پێی بۆیە بەو شێوە باوەڕێنین بەو غەیبەی پێمان وتراوە لەلایەن مەلایکەکانەوە کە بۆ نمونە جبریل 600 باڵیە هەر باڵێکی سەدی هەموو ئوفوقی ئاسمانەکە قەناعەتمان پێیە و باوەڕمان پێیە الذين يؤمنون بالغيب لا يخوضون في الغيب ئەوانەی ئیمانە هێنن بۆ غەیب ئەمانە قورئان بە کەڵکیان دێ و هیدایەتە بۆیان نەک ئەوانەی کە عەقڵیانە بنە ناو غەیبەوە غەیب هی ئەوەی عەقڵی بەریتە ناو هی ئەوەیە باوەڕی پێبێنی و لەسەری بۆسی کە ئەڵڵا سوبحانەهو وتەعالا فەرموویەتی من کتێبم دابەزاندووە بۆ هەموو پێغەمبەران و پێغەمبەرانی ڕابردوو کە ڕۆشتن بەنسبەت ئێمەوە غەیبە ئەوەی کە پێوتوین تاوە 4 کتێب ناوی هاتووە صحف ئیبراهیم و موسا و تەورات و ئینجیل و زەبور قورئانیش پێنجەم یعنی کە فەرموویەتی هەموو پێغەمبەرێک هاتووە بۆ هەموو قەومێک و بە زوبانی خۆی تاو هاتووە ئیتر ئێمە خۆ ناچینە تەفاسیلەوە ئەوەی ناوی هاتووە منهم من قصصنا عليك ومنهم من لم نقصصهم عليك هەیانە چیرۆکەیمان بۆ باس کردیت و ناویمان هێنا و هەشە باسمان نەکردووە تاو تۆ ئەڵەی كل آمن بالله وملائكته وكتبه ورسله لا نفرق بين أحد من رسله کە باسی پێش هاتەکانی مردن و عذابی قبر و عذابی نعیمی قبر و کە باسی زیندووبوونەوە و محاسبە و بەهەشت و جەهەنەممان بۆکە تەواوە غەیبێ باڕمان پێیتر عەقڵ نابێنە ناوی خەڵکێک عەقڵی بردوتە ناو عذابی قبرەوە کافر بووە پێی
کە بە شەرتێک ئەو نمونەیە لە پێشاوی هەیە بۆ نمونە کابراڵێ کەسێ مردووە جەهەنەمیە کەسێ مردووە بەهشتیە لە پاڵیەکان چۆن هەز بە یەکتر ناکەن کەواتە ئەلێرەوەیەتەواڵێ نام عەذابی هەیە نە ئەو لە نیعمەتە بەعەقڵ ئینکاریەکە بەڵام هەر دوو کەس بێنە لە پاڵێکا خەوتە بن ئەم خەوی خۆشە بینێ و خەوی ناخۆشە بینێ ئەم لە جانەمە لە باشدا و کەسیان هەز بە یەکتر ناکەن معنایەوەیە بڵێن کەسیان خەو نابینن یاوان خۆیان خەبەریانە بێتەوە من خەوم دیوە بۆ حاڵم ژەڵە من خەوم دیوە بۆ حاڵم ئەبێ ئێمە بڵێن کەسیان خەویان نەدیوە هەردوویان درۆکەن وان دیویانە ئەو تۆی بە عەقڵەکەت هەڵەسی کردارەکانی ئەوان بە درۆخەیتەوە دوایش دەی بە عەقڵەکەت هەڵەسی ئەو غیبە کە الله سبحانه وتعالى پێ ڕاگەیاندوین لەبارەی عەذاب و نەعیمی قەبرەوە بە درۆخەیتەوە کە ئاەتی لەسەرە نعيم قبري شو عذاب قبري إن الذين قالوا ربنا الله ثم استقاموا تتنزل عليهم الملائكة لا تخافوا ولا تحزنوا وابشروا بالجنة التي كنتم توعدون استكم روحك يشين بباشته بين ما ترسو خفاتي جمخ بهج نعمة بكافر قاين جفرمتي يضربون وجوههم وأدبارهم أخرجوا أنفسكم اليوم تجزون عذاب لهم ملائكة كان كيشان ليعندا لبيشوا دوانه روح يعني كيشن باسطوا أيديهم أخرجوا أنفسكم اليوم تجزون عذاب لهم أمره بيشنا عذابه أمره كيه أو دقيقة كان يجري وتقبل جياني برزخ هيتي بينهما برزخ إلى يوم يبعث ويعني عقل نابرة ناوم شتانو إنكاري بكري ويكم كسك عقلي برد ناوم بابتانو إنكاري كرد جهمية كان بون دواتر معتزلة كان بون ودواتر أشاعرة كلها بيه وما تريد يكان بون أهل كلام ويبيشان وتر أهل كلام خوان بعقلية عقلانية دانين أوان كومل بابت يعني هي بيالين يقينيات لمنطقة إخوان لفلسفة إخوان ألين نابه هيج تلدق كان بيشواني أم يقينياتاني إما به أجر بيشواني بيه تأويل يقين يا تضعيف يقين قاعدة لا وبهيج شوية أهل سنة وجماعة عقل نابن غيبيات لسر دقكان وستن باوري بيهنن بوشيوي كمرادي الله ورسولك يدي وكو إمام شافعي فرمو آمنت بالله وبما جاء من عند الله على مراد الله إيمانم هنا وبا الله بويل لان أو هاتوا لسر مرادي خوي الله ما بس تجيب وآبا ربي نك عقلم تشيالي وعقلي وتشيالي وعقلي وتشيالي وآمنت برسول الله وما جاء من عند رسول الله على مراد رسول الله إيمان شم برسول الله هنا أو شيء أو هنا يتيو بوشي ويشيكا خوي إيه نقول شيء عقلي أمو أو إيه أما عقيدة أهل السنة والجماعة كشافعي تقريري كله يساك سانك خوي أنا دنا بار شافعي عقيدة شيان كفر بوي شافعي لسليبه أو كان سانتك